هەڵەبجە لە خەباتی ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا پێشەنگ بووە و زۆر جاری زەبری کەمەشکێنی وەشاندووە لەو میحوەرانەی کە هەڵەبجەیەکان لە ئەستۆیان گرتوون. لەو سەروبەندەشدا دەیان شەهیدی یەک لە دوایەکی لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دابەخشیوە. بە ئامادەبوونی لێپرسراوانی حیزبی و حکومی و کەسوکاری شەهیدان پەردە لەسەر وێنەی شەهید ئاسۆ یەکەم شەهیدی دەستی داعش لە پارێزگای هەڵەبجە لادرا. دیارە بۆ ئێستەی پارێزگای هەڵەبجە زیاتر لە 40 شەهید ینی 44 شەهیدی سنووری پارێزگای هەڵەبجە لە شەڕی تیرۆریستانی دەستی داعشە شەهید بوون. ئەمڕۆ خانەوادەی شەهید ئاسۆ دیارە لەسەرێکی خۆیان هەستان بە دروستکردنی ئەم وێنەیە وێنەی شەهید ئاسۆ پەردەلادان. دیارە شەهید ئاسۆ یەکەم شەهیدی پارێزگای هەڵەبجە بوو لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش. بەدەلەوەی ئەمە لە مەدخەلی شارە وەکو بەڕێبەراتی گشتی شەهیدان لۆگۆی سەرجەم شەهیدانی سنووری پارێزگای هەڵەبجەمان داناوە، بەڵام ئەمان ئەم کۆمەڵە شەهیدە وەکو ڕەمزێک وەکو یادگاریە وەکو ناسنامەی هەڵەبجە هەمیشە کە پێشەنگ بووە لە بەخشینی قوربانی و پێشکەشکردنی قوربانی بۆ سەربەرچی خەڵکی کورد، بۆ ئارامیش، بۆ پاراستنی دام و دەستگاکانی حکوومەتی یاریمی کوردستان. شەهید ئاسۆ یەکەم شەهیدی پارێزگای هەڵەبجە بوو. کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید ئەمڕۆ هەڵسا بە لادانی پەردە لەسەر وێنەی شەهید ئاسۆ عوسمانی ئەناخی کە لە 26/6/2014 لە ناوچەی ڕەشادی کەرکووک شەهید کرا. و ئەم وێنەیە بۆ ئەوەی لە زهنی نەوەکانی خۆمانە ئەم شەهیدانە بە زیندویی بیان هێڵینەوە پێویستە ئاوا مەراسیمیان بۆ بکەین. دایکی شەهید ئاسۆ کە پەردەی لەسەر وێنەی ڕۆڵەکەی لادا لە لێدوانێکدا بەگەلی کوردستانی ڕاگەیان ئاسۆ هی هەموو کوردستان بوو، ئەوانیش ڕێگەکەی بەرنادەن. وەڵی سەربەرزم پێی مردنەکەی سەربەرزە بۆ من و شانازی پێوە ئەەکەمەوە بنەماڵەمەوە خۆمەوە ئەو ڕێگەی ئەوە گرینە بەر هەتاکو مردن. ئێناخیەکان یەکێک لە دیارترین عەشیرەتەکانی هەڵەبجەن، هەمیشە و هەردەم هاودەنگ و هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و خەباتی ڕزگاری خوازانەی کورد بوون. دەیان شەهیدی قارەمانیشان لە شۆڕشە جیاوازەکاندا بەخشیوە. لە کۆتایی مەراسیمەکەشدا کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجە یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەیەک خەڵاتی ڕێزلێنانی بەخشریە کە سوکاری شەهید ئاسۆ و ئەو کەسانەی کە هاوکار بوون لە کاتی مەراسیمەکانی ناشتنی شەهیداندا. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.